بەڵێ ئەو راپۆرتەی کە لەلایەن لێژنەکانەوە ئامادەکرا ئەو چوار راپۆرتە کە پێک کاتبوو لە پرۆگرام پەیڕەوی ناوخۆوە راپۆرتی سیاسی و ڕخنە و پێشنیار یاخود بڵین سکاڵاش و پێشنیار هەر چوار راپۆرتەکە پەسەند کرا ئەوەی کە گۆڕانکاری تێدا کە سەبارەت بە پەیڕەوی ناوخۆ ناوی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی گۆڕدرا بۆ کۆمیتەی ناوەندی ئەمە یەک و گۆڕانکاری دووەم ئەوەیە کە ئەنجومەنی شارەزان پێک دەهێنرێت کە ئەمە ئەنجومەنە 5 کارجێڕی دەبێت پێک دێت لە کەسانی شارەزا و بە ئەزمون لە مەکتەبی سیاسی و لە پەرلەمانی کوردستان و لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە سەرۆکاتی هەرێم ینی ئەمانە کارجێر دەبن لەو ئەنجومەنی شارەزانە کە کەسانی بە ئەزمونن و ڕێژەی ئافرەتانیش لە 110 بۆ 115 زیاد کراوەمانە ینی دیارترین گۆڕانکاریەکانی ناو پەیڕەوی ناوخۆی پارتین و ڕێژەی ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتیش هەر یاخود بڵین کۆمیتەی ناوەندی کەسەناوەکەی گۆڕدراوە هەر بە پەنجاوێک ماوە من ئەم بابەتە و کۆمەڵێک بابەتی دەکەم بە تایبەت لە سەرپرسی ژنان لە نێو پارتی دیموکراتی کوردستاندا لەگەڵ خاتووبەندی بەرزە ئەندامی کۆنگرە قسە دەکەم بەندی خان بفەرمووی تێرە زۆر سپاس بۆم دەرفەتە بەندی خان ڕێژەی ئافرەتان لە 110 بۆ 115 ئەمە چۆن بوو؟ سپاس بۆ ئێوە بەڕاستی من وەکو ئافرەت کە بەشداریم کرد لە کۆنگرەی چاردا بووم بە ئەندامی کۆنگرە خۆم بەخۆشحاڵ دەزانم لە باڵەکایەتیەوە هاتووم بەڕاستی هەواڵەکەی تریش کە دڵخۆشکەر بوو دوێنێ وتەی جەنابی سەرۆک بوو کە گوتی ئەتوانم بڵێم لە سەرەتای شۆڕشەوە تاکو ئێستا ئەوانەی کە سەرکەوتووی شۆڕش بووینە خەباتیان کردووە لە 150 ئافرەتان بووە لە سەدادەش زیادبوونەکە بوو بۆ 115 ئەوە هەواڵەشی زۆر دڵخۆشکەر بوو ئێمە خۆمان و خۆشحاڵە زانین. باشە بەندی خان ئێوە وەکو خەڵکی باڵەکاتی ئاماژەت بۆ کرد کە خۆشم خەڵکی باڵەکایەتیم ئەمە لانکەی شۆڕشی پێدەگوترێ ئێوە ینی جگە لەوەی کە وەکو پرسی ژنان لامان کادانی بەرپرسیارەتیشتان هەیە وەکو حزب لەوێ ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان نقەکەی ئێوە لەوەیە ینی چی دەکەن بۆ ئەوەی ئەم خزمەتەی کە ئێوە پێشکەشی دەکەن لە ئاست ئەو ناو لانکەی شۆڕشە بێت کە بۆ دەڤەری باڵەکاتی دانراوە؟ ئێمە وەکو ئافرەتان بەڕاستی لە دەڤەرەکەی من ئیحتیمامێکی تەواو بە ئافرەتان درراوە بەڵام ئافرەتان دەبی زیاتر بخۆیان ئیحتیمام بخۆ بدەن و بێنە پێشێ و دەرکای حزب کراوەیە و حزب ئیحتیمامەشی زیاتر بە ئافرەتانەدا بۆ کای سیاسی کە بێنە پێشەوە. گشتی ینی خزمەتکردنی خەڵکی دەڤەرەکە لە پلانتاندا هەیە؟ بەڵێ خزمەتمان کردووە و لەوانەیە لە ئاستموحی ئێمە نەبی ئەوەی لە توانامان بێ ئیشاڵڵا لە داهاتی و بە پشتگیری جەنابی سەرۆک و حزبەکەمان ئیشاڵڵا خزمەتی زیاتر بە دەڤەری باڵەکایەتیەکەی. زۆر سپاس بەندی خان زۆر سپاس بۆ جەنابتان بڵێ ینی ئێستا ئەوەی کە ماوەتەوە کاتژمێر 2 خەڵاتی مەدالیای بارزانی نەمرد بەسەر 76 کەسی خەباتجێر و نزیک لە پارتی دیموکراتی کوردستان و ئەندامی پارتی دیموکراتی کوردستان دەبەخشێت ژمارەیان 76 کەسە و دواتریش بێگومان ئەوەی کە دەمێنێتەوە دەست بە پرۆسەکە دەکرێت هەڵبژاردننی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستانە کە پێشتر ناوەکەی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی بوو کە ژمارەیان 50 کەسە.